جار من هەر 360 ڕۆژەکەی بە ڕۆژ بووم. زلیتر بۆ لێرەر زلیتر بۆ لێرەر لێوی ناڕێ زلیتر بۆ لێرە وایە حەسەکە باشە کۆبانێ باشە چۆن لەبیر ماچ ئازیزانی مسڵاتان لەبێت دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی فانۆس هاتمە وڵاتان تا کۆتای پرۆگرام لەگەڵما بن بزانین بۆ پرۆگرامی ئەمڕۆمان کێن ئەوانەی کابنەخاوەنی خەڵاتەکانمان کێ دەبێتە براوە. سڵاو دەبێت کاکە سلام زۆر چۆنی ئەحواڵە؟ چاو بەخێر بێنە یاخوا هەر باش بی لەگەڵ ڕەمەزانە بێنە چۆنە؟ نەخوا بەزیاد باشی یاخوا هەر باش بی پێم بڵێ مانگی ڕەمەزان چەنە مانگی ساڵی کۆچیە؟ واللهی زۆر شارەزایم نییە. باش ناوی 5 شاری کوردی باکووری کوردستانم پێ بڵێ. هەنی کوردستانی سووریا باکوور تورکیا ئای تورکیا شامنە واللهی زەحمەتە بزانم ڕۆژ ئاوە هیچ سووریا لەوانێ بزانم باڵێ 5 دانم پێ بڵێ. بڵێن کۆبانیە باشە ئافرین باش حەسەکە باش قامیشلو ئەوە چوار هەر ماوەشنا ئەروەڵا مۆبایلەکە چەند شەحنیتی ئازانی؟ وەڵای کەم دابەزیوەویش نە ئاخرش پێم بڵێ ژمارەکەی ئەگەر نزیک بێ لەگەڵ ئەما بێکەوە خلاصێک سێمە چوار خەتی هەما بزانم بەخەتە هی تۆ؟ هەجوار خەتە باش دەبا سەیریکەین بزانین چوار خەتە؟ ئەمزانە چوارم نۆڵا پێنجەویش پێنجە، ئەیدا وەڵای ئەویش دێ. پێنجە قەی ناکە هەر نزیکە لەوێ خەڵات تێمێ و دەستەکان خۆش بێ. زۆر سپاس بە دەستەکانتان خۆش بێ، زۆر دەستەکان بەخێر خۆش بێن. زۆر سلام سپاس علیکم. مەمنون. مامەگیان سڵاوت لەبێ سلااو لە خۆشتان ئەحواڵە چۆنە؟ ساخنس وا هەر باش بی خۆش بیاخوا ماما بەڵێ باسی ئەوەم بۆ بکە جیاوازی ڕەمەزانی ئێستا لەگەڵ جاران چییە؟ جیاوازی ڕەمەزانی ئەوسا وەکو ئێستا نەبوو خەڵک قەناعەتی هەبوو ئێستا گۆڕانکاری بەسەر زروف و وەزع و وەختەکە هەناتوە ئێستا خەڵک بە یەکسانی ناژیا ئەوەی ڕەمەزان ئێمە کاتی خۆی لە ساڵێکە بۆمان دەکردمانکە ڕەمەزان داماوە ڕسکی ئەمە ڕسکی ڕەمەزانە کۆمان دەکردەوە بۆ مانجە ڕەمەزان دامەدەنا کەشک و گەنم و ساوەر و ئەتر لە ڕۆژی جەژ ناگە برینجا بووات نابری سار نەبوو کەس نەیەبینی بەڵام لەو لای کەیکەوە ماسی چاکمان هەبووی خۆمان گۆشتی باشمان هەبوو مریشتی کوردی خۆمانمان هەبوو خۆماری ڕۆنەکەرەمان دەخوارد دۆ و کەشکی حیوانانە ئەو وەرستانەی کە بەخێومان دەکرد ئەو حیواناتی کە بەخێومان دەکرد لە شیر و ماستەکەی بەرهەممان دێنا کەشکمان لێ دروست دەکرد پەنیرمان لێ دروست دەکرد ئەنوا عشکارشیە بوو ئێستا ئەوشتانە هیچی وەک خۆی نەماوە باش جاران شەوان چۆن کاتان بەسرە برد لە ئەزا شەواندا دەنیشتین هەتا درەنجێک و قسەی خۆش و شەو سەرمان دەخوارد و مێ و ژیان دێنا هەنجیریا وشکیان دێنا وشک دەکرایەوە ناوکە بایەممان دەشکاند ئەم شتانەمان دەخوارد گوێزمان کاک لە گوێزمان دەخوارد ئیترە تا پارشێ و پارشێویش بەو شتانەی کە ئامادە دەکرات چێشت و چێشتێکمان لێت ناپیان دەگوت دووە کەشک دوای کەشکە وشکەکە خاو دەکرایە و دەکرا بە دووە ئەجا بە گەنمیان تێدەکرد لە هەموو خواردنانی ئێستا خۆشتر و بە لەزەتر بوو ئێستا ڕەمەزانی ئێستاوای لە ناتوە ئێستا ئەو خەتەماشا دەکەی دەچێ لای قەسابێ ڕێکا کە کیلۆ گۆشت بە چەندێ ڕێ بە 2023 هەرچی دەکا من ئێک وەکو من هەرچی دەکا نیو کیلۆ گۆشتەکەی بۆ ناکردێت هەر بۆ خۆشم لەوێ دانیشتمەم ڕۆ لای قەسابێ زەلاماتەوە توێتی کاکە گۆشت بە چەندە تی بە 23 پێش کیلۆم بۆ بکێشە هەشت کیلۆم بۆ بکێشە لەو دوایکی جگەرە هەیە تێرە وڵات جگەری بەرخیشمان هەیە لەوتی دووسی و جگەریشم بۆ دانێ حساب کرد تقریبا بای بە گۆشت و شتەکانی نزیکی دەو قەسابە بای دووە ڕقم شتێک گۆشتی کردی ئەمنیش بیرم لە خۆم دەکردەوەتم باشە ئێستا من دەڵم نیو کیلۆ گۆشتم بۆ بکڕار پێش تەریقیش دەبمەوە ڕەمەزانی ئێستا ڕەمەزانەکە خۆشە زلوکەکە وەختەکەی خۆشە ئەمن دوو وەرز تێپەڕاندوە دوو وەرز سوڕاوەتەوە بەسەرما دوو جار لە هاوی نابە ڕۆژوو بوو چونکە لە هەفتا و
36 ساڵە جارێک دەورانێک دەکا بە 72 ساڵ 2000 ڕەمەزان دەکەوێت هاونانی 2000 من هەر 360 ڕۆژەکەی بە ڕۆژ بووم لە ماوەی ئەو ئینەدا چونکە ئەگەر بیری لێ بکەیەوە بۆیە خواوای لێ کردووە لە هەر 3 مانگ ڕەمەزان 3 مانگ لە مانجەکایە 3 ساڵ لە مانجەکایە ینی بە 360 ڕۆژ هەر 360 ڕۆژەکە ڕۆژوی تێدا دەگیرێت بێ بە ڕەمەزانەمە ئەی خوا دەرناوە. بەس ماما جاران چۆن لە پاشێوانە خەبەرتانە بوو چیتانەوەی لەلادێ تەنەکەمان لێ دەدا مار بە مار دەگەڕان تەنەکەمان لێ دەدا بە تەنەکە لەدان خەرکەمان هەڵدەستان دیماریەوە هابدەگوەرە لەسەر مێشک سەرمان چوو هیچکە تەنەکە مەکوتە لە خەلەکان ئەمە خەرچی منتقی خەلەکانی نەو لای دوکانەوە کابراش لەبوو دەهۆڵ ژورنان نەکوتە دەوەڵ ژورنان هەبوو شایان پێجرڕە حەفلە و زەوازی و ئەمانەیان دەکرد کە بوو دەگوازرایەوە ئەم دەوڵ ژورنانمانجە ڕەمەزان ئەوەیان بەکرێ دەگرت مار بەمار ئەم دەهۆڵی دەکتا قەنەعەتکە دیەکیش لەم لاو دیەکیش لەو لا بەتەقی ئەو دەهۆڵە خەبەری دەبووە ئێوارانیش دەچۆ گردێکی لە بەرزایەک لە پشتی ماڵەکانەوە کە بەبانجی دەدا مەلایەکە لە مەزگەوتەکە لە چاڕا بوو هەموو ماڵەکان جوان نەوەستکە چاوەڕێی ئەوەیان دەکرد کەی عەزۆ دەچێ دەهۆڵەکە ئەوکتێ کە بەتەقی دەهۆڵەکە ڕۆژەکەشیان نەشکان ئەگەر هیچ ئەوانەش نەبوویە سعاتیش نەبوویە کەڕە شێر هەبوو کەڕە شێر کە بانجی دەدا دەیانگوتەوە سعاتێ سعات و نوێکی شەو ماوە جاری دوم کە بانجی دەدا داوە هیچ کە مەخۆنتەوە بانجیدا دەستەکانە خۆشمامەگیان لەوە زیاتر ماندوود ناکەم خەڵاتی خۆمن دەدەمێ زۆر سپاس دەستەکانە خۆشمامەگیان زۆر سپاس مەمنون سلااوت لە بە کاکە باشی ئەحواڵ چۆنە لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە یاخوا هەر باش تووڕە نابی ناوەڵ ئێ باش بەرنامەکەیم پرسیار وەڵامە سێ جار لەسەر یەک بڵێ جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەڕ بۆ لێوی لەڕ ڕێوی قورسەوم نایە دەسوو تاقی کردەوە بۆم نایە جلی تەڕ بۆ ڕێوی لەڕ جلی تەڕ بۆ لێوی لەڕ جلی تەڕ بۆ لێوی لەڕ لێوی نا جلی تەڕ بۆ لێوی لەڕ وایە لێوی نا ڕێوی لەڕ بوونیان جاکەچەوە باش وەرە شتێکی ترەکەین یەکە تا دەم بۆ بژمێرە باشە هەر ئاساییەکە تادا بەڵام هەچی پیتی س ئەبیکە بە ش هەچی ش ئەبیکە بە س چۆن هەچی ش ئەبیکە بە س ینی بە ش قسەکەم نا لە یەکە تا دەم بۆ بژمێرە باشە بەڵام هەرچ پیتێک س بوو بیکە بە ش هەرچی ش بوو بیکە بە س دەی بەخوا قورسانم بوو نایە مۆبایلەکە چەند شەحنیتیایە پانزە سەیریکەین زانم وایە شانزە وەڵا نزیکە لی باشەوە پرسیایکەوە لێ بکەم ئەگەر ئێستا باوکە بڵێ مۆبایلەکەم بەرێ بۆ دە بێ خێرا یەکشت بسڕیتەوە چی ئەسڕیتەوە لە مۆبایلەکەتە ئەوە بابڕین شخصیە بەس شتێکە ڕەسەڵمەوە شتێکە سڕیتەوە تیکتۆکی ئەم لایە ئەو لایە چاتێ ڕسمێ بڵێ ڕسمێکە باش لەبەرەوەی کە ئەوەی کە شەحنەکە پێ دوتم یەک دانەی فەرق بوو میش خەڵاتی خۆمیان بە تۆ دەستەکانە خۆش بێ سواز و بەژاریکە سلااوت لە بەکاکە باشی ئەحواڵە لەگە ڕەمەزان بێنە چۆنە الحەمدوللا سپاس بخوا یاخوا هەر باش بێ ئەو بەبیرم بێ تای سەر نە نوێژ و نە ڕۆژم نەفوتەوە لەخوا بەزیاد ڕەمەزانی ئەمسا زۆر جیاواسرە لە بەروی کەشەکەی فێننگ چرا الحەمدوللا سپاس بخواکیان لەخوا بەزیاد بێم ڕۆژانە چی سەرخاڵی وەڵا لێرە ئەم تۆزی شەمێ خەریکە ئەم ئیشم و فەرمانبەریشم ئەیخوا لە ش ساعت سپاس دەکەم پرسیار وەڵامە بەرنامەکەی من پرسیارێکت لێکەم مەگەر وەڵامەکە زانی خەڵات سێمە لە خزمەتە مانگی ڕەمەزان چەنەم مانگی ساڵی کۆچیە مانگی نوێیە ئەفرم مانگی نوێیە دەستخۆش سپاس خەڵاتەکەم بنێ دەستخۆش سواز و بەژاریکەن سلااوت لە بەکاکە چۆنی ئەحواڵە یاخوا هەر باش بێ لەگەڵ ڕەمەزانە بێنە چۆنە باش سپاس بخوا یاخوا هەر باش بێ ڕۆژانە خەریکی کارکردنی دیارە چەند ساعت خەریکی کارەکەیت وڵا تقریبا لێرە 20 ساڵێمە ئەی 20 ساڵ ڕۆژانە چەند ساعت لێرەی 3 بۆ 4 ساعت بە پێی وەرزەکانە گۆڕێ لە زستانانە 2 ساعت و بۆ 3 ساعت هاوینانش تقریبا 4 ساعت زۆر باش بەرنامەکەی من پرسیار وەڵامە پرسیارێکت لە یەکەم ئەگەر بزانیم میش خەڵاتی خۆم تێمە مۆبایلەکە چەنە شەحنیتیایە مۆبایلەکەم وەڵایی نزیکی 7 بۆ 8 لەو بینایە نا شتێکم پێ بڵێ بە ئەوەندە 8 هەشتا زای هەشتایە
چینی شوێ ئەوە هەشتا کەمترە دەی بۆ مام پیشان بە 62 زۆر زۆری فەرقە لەگەڵ هەفتاکەش فەرقی هەیە باشە ئەزانی مانگی ڕەمەزان چەنە مانگی ساڵی کۆچیە چەنەم مانگی ساڵی کۆچیە ناوەڵا ببوورێ باش کاکە ناوی 5 شاری کوردی ڕۆژئاوای کوردستانم پێ بڵێ حەسەکە باشە کۆبانێ باشە چۆن لەبیرمەچ قامشلۆ ئامودا کوێی کەوت پێ بڵێم لێرە پێڵێم ئەفرین ئەفرین دەستەکانە خۆش بێ سپاس بۆ جاریکردن دەست خۆش زۆر زۆر سپاس نیوەشمان پێوتیتەوە هەر باش بووە دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس ساو دەبێ مامەکەیان سپاسی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس بۆ تۆش کە بتوانن لەم ماڵی ڕەمەزانە ئەم ماڵە پیرۆزە دەگەڵ خەڵک بدوێن بۆ ئەوەی مێژووی ڕەمەزان و تازە ینی کۆن و تازە چی بووە باش مامەگیان جیاوازی کۆمەڵایەتی نەکرد ڕەمەزان ئیستا جیاوازە لەگەڵ زووە زوو خەڵک زۆر خزمایەتی و کەسایەتی هەبوو لە ڕەمەزانە پێم وایە ئەگەر لە دەیەک لە گەڕەشێک لە شارە ئەگەر یەکێک فەقیریش وایە هەموو کەس دەچوو یارمەتیە لەبەرەوەی ئەنگۆ ئەمە ماڵی ڕەمەزانە پێویستە هەمومان وەکو برا بژین ینی کە تۆ ئەو ماڵەکە و نەیبێ پێویستە یارمەتی بێ وەکو تۆ بژی ئەوی یانی هەمومان وەکو برا ماڵی ڕەمەزان ینی مێژووی ئەوسا ڕەمەزان خەڵک وەک ئیسە نەبوو لە دادەیەک لە شارێک یان خەڵکێک بەیانان هاواریەکرد ماڵی ڕەمەزانە ئەگەڕا بە کۆڵانەکانە باشە یان بە تەنەکەیان بە تەپڵ خەڵکی ئاگادارە کردەوە لە بڕێی خەڵکە سێگوڵی خەڵکی پاشیەوە ئەی مامە شەوانی ڕەمەزانتان بەچی بەسەر شەوانی ڕەمەزان خەڵک زۆر بە شێوازێکی ناحێ کۆمەڵایەتیەکان خەڵک کۆ ئەبوونەوە ینی بڵێن کۆبوونەوەکە چۆن بوو نزیکردنەوەی خەڵک کە لە شوێنێکا کۆ ئەبیتەوە ئەوتوانی کۆمەڵە خەڵکەکە هەم کۆ بکەیتەوە لە ناخزمایەتی و کەسایەتی بەکاربێنیت ینی بتوانیت ماڵی ڕەمەزان کەیتە ماڵێکی یەکبوون و تەبایی لە ماڵەکە خەڵک دائەنیشت ئەو سەردەمەی تێت هەچی وایە بە یەکەوە ئەیان خوارد و هەتا جاری وا بوو هەتا مەلابانان نەیەخەوتن لە دوای مەلابانان ئەم جارە خەوتن مامە پێێتی زۆر هێمن و لەسەر خۆبی لە ڕەمەزانە لەوانە نیت ئەگەر برسی توی و بێت و ڕابن وڵاهی تووڕەبوون وانە ینی بڵێ من ئەمە ڕەمەزان و تووڕەیە بیت چونکە ڕەمەزان خۆی دەخۆیان بێ پیاەکی ئەمین و لەسەر خۆبی ڕەمەزان ینی تەحامل ینی کە تۆ ئیمڕۆ کە ڕەمەزانێت لە مەلابانانەوە حتا ئێوارێت تۆ هیچ ناخۆیت تەحاملی ئەوەکەی کە برسی توێنێتیوە بێبێت تەحاملی شتی تریشکەیت تەحاملی تووڕەیشکەیت تەحاملی خەڵکی خراپیشکەیت دەگەڵتا ئەبێ خۆ لای هەموو شتێک باش ئیمتیحانێکە ڕاست مامە پرسیارەکەت لێ بکەم ئەزانی مانگی ڕەمەزان چەنە مانگی ساڵی کۆچیەکەت ئیستا نەوەڵا بزەبت لەبیرم نییە بە هەڵا نەچم باش بە هەڵە شتەکە بڵاو نەکەمەوە دەستەکانمە دەدامە دەستەکان خۆش مامەگیان سپاسی ئێوەکەم زۆر سپاس بۆ تۆ ئێوە هەر ئاوا بگەڕن بۆ ئەوی خەڵک کە دەفور و مێژی خۆی دەبین نەچێتەوە دەستەکان خۆش مامەگیان زۆر زۆر سپاس ئازیزانم پرۆگرامی ئەم جارەی فانۆسیش کۆتایی پێات تا پرۆگرامێکی دیکە دێمە وڵاتان هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازن خوا نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لایە قبوڵ بکات ماڵاوە